دوایەوەی کەوە هەریەک لە بەڕێز وەزیری تەندروستی و وەزیری پەروەردە راپۆرتی خۆیان پێشکەش کرد و دۆخی تەندروستی و دۆخی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان باس کرا و بیرۆڕا ئاراست ئاڵوگۆڕ کران سەبارەت بەو بابەتە کۆمەڵە لە بڕیار دەرکران لەم چوارچەوەیەدا کە دوای هەڵسەنگاندن دۆخی کۆرۆنا دوای هەڵسەنگاندنی دۆخی خوێندن بڕیاری دراکەوە خوێندن لە دام و لە هەموو قوتابخانەکان و زانکۆ پەیمانگەکان وەکو خۆی بەردەوام دەبێت بە ڕەچاوکردنی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و توندکردنی ئەو ڕێنمایانە و توندکردنی ڕێکارەکانی خۆپارێزی بۆ مەبەستی پاراستنی تەندروستی سەرجەم قوتابیان، خوێندکاران، مامۆستایان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بێگومان کۆمەڵی لە بڕیاریتر دەرکران لەم چوارچەوەیەدا بۆ بەرژەوەندی تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەو بڕیارانەی کە دەرکراون مەسەلەی ئەو یادانەی کە لە مانگی ئادار یاد دەکرێنەوە تەمان ئەم یادانە بەرز ڕادەگیرێن بەڵام بەبێ گردبوونەوەی جەماوەری و داوا لە هەموو لایەنەکان دەکەین بە بتایبەت حزب و لایەنە سیاسیەکان کەەوە پابەندی ئەم ڕێنمایە و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ببن بۆ ڕەچاوکردنی تەندروستی هاوڵاتیان. ئەمە یەک لەو بابەتانە بوو کەەوە بڕیاری لەسەردراو لە هەمان کاتیشدا ئێمە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکانمان ڕاستپارد بۆ ئەوەی ئەم ڕێکارانە چاودێری بکەن متابعە بکەن و هەروەها دەسەڵات درا بە ژووری پارێزگاکان کەەوە ئەو بازگانەی کە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراق ڕێک بخرێنەوە و تا بتوانن کەم بکرێت و تەنها ڕێگا بە شاندی حکومی فەرمی و دیبلۆماسی بدرێت کەەوە هاتوچووی نێوان عێراق و پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بکرێت چکە دۆخەکە وا دەخوازێت کەەوە ڕێکاری توندر وەربگرێت لەم چوارچێوەیەدا و لە هەمان کاتشدا دیسانەوە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگەکان ڕاستپادران کەەوە ڕێکاری تند وەربگیرێت سەبارەت بە چۆنیەتی مامەڵە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ فەرمانبەران بە تایبەت مەسەلەی دابەشکردنی موچە و لە بەرچاوگرتنی ئەو ڕێنمایانە بە تایبەت مەسەلەی دابەشکردنی موچەی خانەنیشان کە جۆرێک لە دیاردە دروست ببوو لەم چوارچەوەیەدا دەبێ ڕێنمایە تەندروستی لە بەرچاو بگیرێت لەم چوارچەوەیەدا و دیسانەوە ئێمە تەکید دەکەینەوە لەسەر ئەو ڕێکارانەی وەکو بەستنی ماسک و پاراستنی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و پاک و خاوێنی کە ئەمە سێ ڕێکاری گرنگن و هەروەها تەکید کرایەوە لەسەر ئەو ڕێکارانەی کە وەزارەتی ناوخۆ دەری کردوون بە تایبەت مەسەلەی سزادان بۆ ئەو کەسانەی کە ماسک نابەستن دۆخەکە وا دەخوازێت کەەوە ڕێکارەکان تونتر بکرێن و لە هەمان کاتشدا ئێمە لە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا سوپاس و دەستخۆشی سەرجەم هاوڵاتیان دەکەن کەەوە پابند بووینەوە و داواشیان لە دەکە پابند دەبن لە ئەمە کاتشدا داوا لە سەرجەم دام و دەستگاکان یان ئەرکە لەسەر دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کەەوە سەرجەم فەرمانبەرەکانیان پابندی ڕێنمایەکانی خۆپارێزی بکەن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیە و بێگومان کۆمەڵێ لە ڕێکاریتر دەگرێتە بەر لەم چوارچەوەیەدا و لە چوارچەوەی دیسانەوە وەزارەتی پەروەردە کە ئێمە داوا دەکەین و ئەرکە لەسەر سەرجەم قوتابخانەکان و زانکۆ پەیمانگەکان کەەوە مامۆستایەکان بە تایبەت فەرمانبەرەکان ئەوان ببنە سنتەری ڕێنوێنیکردنی قوتابیان خوێندکاران بۆ مەسەلەی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و لە هەمان کاتیشدا ئێمە وەکو
حکوومەت وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو وەزارەتەکانی تر وەکو وەزارەتی پەروەردە تەندروستی ئێمە داوا لە سەرجەم دام و دەستگای ڕاگەیاندن دەکەین کە لە ماوەی داهاتوو هاوکار و پابند بن کەوا ئەو پەیامانەی کە لە چوارچێوەی پەیڕە و لە چوارچێوەی یاسا هەن و پابندی ئەو دام و دەستگایانە دەکەن کە هۆشیاری سەبارەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا ینی پاڵپشتی حکوومەت بن و هاوکار بن لە بڵاوکردنەوەی ئەو پەیامانەی کە وەزارەتی تەندروستی ئامادەی دەکات و بۆ مەسلەی هۆشیاری هاوڵاتیان لەم چوارچێوەیەدا. بێگومان ڕێژەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەم 4 هەفتەی ڕابردوو بەرز بۆتەوە و هەر بۆ ئاگاداری بەڕێستان هەر داتایەک و زانیاریەک لەبارەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا تەنها وەزارەتی تەندروستی سەرپشکە لە بڵاوکردنەوەی و ئەو زانیاریانە و ئەو داتایانە جگە لەوەی کەوا لە بەیاننامەکانی وەزارەتی تەندروستی بڵاو دەکرێتەوە لە پۆرتالی و وێبسایتی بە تایبەت وێبسایتی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێش ڕادەگەندرێت و دیسانەوە ئێمە تەکیدمان کردەوە لەوەی کەوا پارێزگاکان بەرپرسن لە مەسلەی جێبەجێکردنی ڕێنمایەکان و پلانێکی میدیاییش ئامادە دەکرێت دوای ئەوەی وەزارەتی تەندروستی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە و فەرمانگەی میدیا و زانیاریان ڕاستپات بۆ ئامادەکردنی ئەو پلانە و دیسانەوە ئێمە داوا لە هەموو و لە سەرجەم خانەوادەی قوتابیەکان خوێندکاران و سەرجەم هاوڵاتیان کە پابند بن لە جێبەجێکردنی ڕێنمایەکان و ڕێشوێنی خانەوادەکان بکەن بۆ ئەوەی پابندی ڕێنمایەکان بن و بە تایبەت مەسلەی بەستنی ماسک و ئەم بابەتە زۆر بە گرنگی وەرگرن دۆخەکە خوا نەخواسە لە دەست دەربچێ ئیتر کارەساتێکی گەورە ڕوودەدات لە چوارچێوەی بڵاوبوونەوەی نەوەی نوێ یان ڤایرۆسی گۆڕاو کە لە ناوچەکەی و لە عێراقش بەڵاو بۆتەوە بۆیە ئەمە بابەتە هەرە گرنگ و سەرەکی بوون کە لە کۆبوونەوەی ئەمڕۆ باسی لێوە کرا. ئەمە جگە لە کۆمەڵێ لە بڕیاری تر و ڕێکاری تر کە بە پێی بەیانی وەزارەتی ناوخۆ لە چەند سەعاتێکی داهاتوو بڵاو دەکرێتەوە و زیاتر وردەکاری تێدایە لەم چوارچێوەیەدا. زۆر سوپاس ئەگەر بەڵام تکایە بەس ئەگەر ئیجازەی برای خۆتان بدەن تەنها پرسیارەکانتان لە چوارچێوەی ئەم تەوەری ئەم کۆبوونەوە بێت. زۆر سوپاس. ڕێکارەکان چۆ دەگیرێنە بەر هاتنی پاسی گەشتیاری قەدەقە دەکرێت چکە گوتت بەس دیپلۆمات و سیاسیەکانن ئەوە پرسیاری یەکەم. پرسیاری دۆمی باسی ئەوە کرد کە دابەشکردنی موچە بە ڕێکارە تەندروستیەکان دەبێت بۆیە ئەمیش ئەوەی پێ دەبەستەوە ئایا بێتیمان موچە دەست پێ دەکات بۆی لە کۆبوونەوەی ئەمڕۆ بڕیاری لەسەر طبعاً ئێمە دەسەڵات دراوەتە ژووری ئۆپۆراسیۆنی پارێزگاکان بە ڕێخستنەوەی بازگەکان و کەمکردنی هاتنی گەشتیاران و لە هەمان کاتشدا ئێمە تەنها ڕێگا بە شاندی حکومی فەرمی و دیبلۆماتکارەکان ئەدرێت و سەبارەت بە گەشتیاران ئەمە ڕادەگیرێت چونکە دۆخەکە وا دەخوازێت کە ئێمە ڕەچاوی ئەم دۆخە بکەین و ئەم ڕێنمایانەی کە پێویستە تطبیق بکرێت تەنفیز بکرێت و متابعەش هەبێت. بێگومان دابەشکردنی موچە لە 25 مانگ دەست پێ دەکات بە ڕەچاوکردنی ڕێنمایەکانی تەندروستی. کۆڕۆنای نوێ ناسراوە لەبەردەستە بەوەی کە ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆڤید-19 دەبن جارێکی تر تشکیلی نابۆ بێت و داخلی ئاخۆ تووشی ڤایرۆسی نوێ بوونە یابێت ئەوەوە حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی ئەم کیتەی لەبەردەستدا ئەم وردەکاریانە بەڕێز وەزیری تەندروستی دەتوانێت وەڵامی ئەم پرسیارەکانی جەنابەت بداتەوە بۆیە دەکرێت ئەمە لە چوارچێوەی ئەو ڕێکارانەی کە وەزارەتی تەندروستی
ئامادەی کردووە ئاراستەی بکەن و ئەو وەڵامی زیاتر لای هەیە. سەبارەت بە هاتنی گەشتیاران ڕاتیان کە قەدەغە دەکرێت گەشتیارە لەگەر ئەوەشدا شوێنە گەشتیارەکان دابەتەنیان دەبێنێتەوە کراوەی پرسیاری تۆ سەبارەت بە بەسەی دەمامەکەی لە قۆناغەکانی پێشش تاسان لەو ترکاوی دەمامەکە بەسەی سزا دەدرێت بەجددی ئەو بڕیارە جێبەجێ دەکەن کوێ دەگرێتەوە کاکە ئێمە دیسان دەڵێم ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکان ڕاست پێدراوە بەرپرسن لە ڕێخستنی هاتوچی گەشتیاران و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە لەم لیژنەیە گفتوگۆ کرا و بڕیادرا کەەوە ئەم مەسەلەیە ڕێک بخرێ و تا بتوانرێ سنووردار بکرێت تەنها مەسلەی هاتنی شاندی فەرمی حکوومەت و دیپلۆماتکارەکان ئەمە ڕێگای پێدەر ئەویدی ڕێک بخرێتەوە سنووردار بکرێت ئەمەش دەسەڵاتێکە دراوەتە ژووری ئۆپۆراسیۆنی پارێزگاکان سەبارەت بەدەمامک ئەمە دیسان تەکید دەکەینەوە لەسەرەوەی کەوە سزا جێبەجێ دەکرێت لەسەر ئەو کەسانەی کە ماسک نابستن و ئەمەش ڕێکارێکە بۆ سەلامەتی و پاراستنی تەندروستی هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ هەمان ئەو ڕێکارانەی کە پێشتر سەبارەت بە فڕۆخانەکان و دەواازەکان هەمان ئەو ڕێکارانەی پێشترە بوو جێبەجێ دەکرێت. ڕێکەوتنی نێوان هەولێر بەغدا پرۆژە یاسای بودجێت لێداوە بۆ پەرلەمانی عێراق ئەمە ڕاستە لیز ڕێکەوتنی لەناو هەولێر بەغدا و لەسەر هاوینی بابا فرانسیسە وا بڕیارە لە مانگی سێدا بابا بێتە هەرێمی کوردستان ئێوە ڕێکارێک دەکردنەوە بەر دەوترێ زیاتر لە 4 سەرکەس ناوی خۆی تەماشاکردن ئێوە بەس ڕێکارێک بابا دێتە هەرێمی کوردستان. طبعا ئەمە لیژنەیەکی باڵا پێکهێنراوە لە چوارچێوەی ئەو سەردانەی ئەو لیژنەیە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان پێکێنراوە ڕێکارەکان و ئەوەی کە پێویستە لەم چوارچێوەیەدا لە ڕێگەی ئەم لیژنەیە ئامادەکاری کراوە. سەبارەت بە ڕێککەوتن لەگەڵ بەغدا ئێمە شاندەکە ئەمڕۆ یان بەیانی دەگەڕێتەوە بۆ بەغدا و ئەوەی کە پێویستە و ئەوەی کە شاندەکە باسی کردووە گفتوگۆی کردووە هەر هەمان ئەو پرۆژە و ئەو اتفاقی کە پێشتر لەگەڵ حکوومەتی عێراق کراوە دەڕوات و هەر ڕێکارێکان هەر پێشنیارێک لە چوارچێوەی بەرژەوەندی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور ئەم پێشنیارە جێبەجەکرێت. نەخێر دقيقة قرار منع السياح من دخول اقليم كردستان، الفصل الربيع مقبل جدا، هل هذا القرار سببه الحكومه لا تستطيع تطبيق الاجراءات على السياح؟ لو السياح لا يلتزمون بكل القرارات التي تطلبها اربيل في السيطرات وفي المراكز السياحيه. احنا نحن كلفنا يعني المحافظات باتخاذ الاجراءات المناسبه لحمايه صحة المواطنين في إقليم كردستان والعراق. وأنت حضرتك تعرف هسه يعني منع تجول في كافة محافظات العراق، يبدو أن الوضع الصحي يعني في وضع يعني ليس بجيد، يعني بوضع سيء، وهذا ما دفع باللجنة العليا لمكافحة فيروس كورونا أن تتخذ هذا الإجراء الاحترازي، وتم إعطاء المحافظات الصلاحية لإعادة النظر أو لتنظيم وفود السائحين من محافظات العراق الباقية إلى الإقليم، وهم لهم صلاحية، ولكن نحن نأخذ بنظر الاعتبار هذا الوضع في بغداد، وتم تحديد وفود هؤلاء السواح إلى إقليم كردستان. نحن طبعا كحكومة وبالذات وزارة الصحة يعني على اتصال مع الحكومة العراقية ومع الجهات الأخرى الدولية، يعني نتمنى أن يصل اللقاح في أقرب وقت ممكن، ووفق برنامج تم وضعه
من قبل وزارة الصحة بالتوافق مع وبالتنسيق مع وزارة الصحة في العراق في بغداد. احنا كررنا هذا، يعني احنا في اللجنة تم إعطاء الصلاحيات للمحافظات لاتخاذ الإجراءات اللازمة فيما يتعلق بحفاظ على صحة الجميع، ليس فقط في الإقليم ولكن حتى السواح الوافدين من المحافظات الأخرى من العراق للإقليم. هذا الموضوع يتم يعني خلال المحافظة ويتم تحديده، يعني حقيقة الوضع في العراق وعد إعلان عدم التجول في العراق، هذه إشارة ورسالة بأن الوضع سيء، بالتالي المحافظة هي تقرر، ولكن في نفس الوقت اللجنة أوصت بأن يتم تحديد وفود السائحين وفقط يكون يعني المجال فقط للوفود الحكومية والدبلوماسية. ام وردكاريانا ام تفاصيلانا وببي او داهاتيا ووزارتي داري سرقشكا ولويكوا داهاتكا چندا وبي او داهاتا موچكا دابشكريت و باري كتخصيص دكري بو موچكا ببي او داهاتكا بويا ام موضوعه دهلينا وبو او وردكارياني كالان وزارتي داري وزارة كاني تري بيوندي دار بدست نشان كردني بري تمويل كردن اما نالين برين بلان تمويل شان هي بو موچا و او داهاتيك هي بو لهريمي كردستانا هي ترخان دكريت بو موچا. بس مختصر بالاعلام العربي بخصوص الاجراءات اللي تم اتخاذها، سؤال بخصوص القصف الارهابي اللي تعرضت له العاصمه، اللجان التحقيقيه توصلت الى نتائج ام ما زالت تبحث في الموضوع؟ وايضا الحكومه الاتحاديه هل ارسلت لجان لاقليم لنفس الغرض؟ طبعا اليوم اجتمع اللجنة العليا لمكافحة فيروس كورونا في الإقليم وبإشراف السيد وزير الداخلية وبحضور الوزراء ذات العلاقة، وتم مناقشة الآراء وفق تقييم وزارة الصحة في حكومة إقليم كردستان، وتم اتخاذ مجموعة من القرارات، وهذه القرارات كانت أساسها هي الحفاظ على الصحة العامة لمواطني إقليم كردستان، وتم اتخاذ مجموعة من القرارات. من أهم هذه القرارات الاستمرار في الدوام الرسمي للمدارس والجامعات والمعاهد في إقليم كردستان مع التأكيد على التزام بتعليمات وزارة الصحة فيما يتعلق في الحفاظ على الصحة وفيروس كورونا. هذا أحد القرارات الهامة. وأيضا تم يعني حصر أو تم تكليف المحافظات فيما يتعلق بتنظيم وفود السواح وما إلى ذلك للحفاظ على صحتهم، ومجموعة من القرارات التي سوف يتم إعلانها وفق البيان الذي سيصدر خلال الساعات المقبلة، وهذا البيان سوف يصدرها وزارة الداخلية. أما فيما يتعلق بالهجوم الذي صار على الأربيل التحقيقات مستمرة، وإن شاء الله عندما تنتهي هذه التحقيقات سوف يعلن عن النتائج. شكرا.